ڕووداوانە وای کردووە کە کۆمەڵێک کاردانەوەی لێک بکەوێتەوە بەڵام 16 ئۆکتۆبر بۆچی ڕوویدا چی وای کرد کە گروپێکی ناوخۆیی دەستیان لەگەڵ سپا و حەشدی شعبیدا تێکەڵ بکەن بۆی کە بتوانن بەشێک لە خاکی کوردستان بخەنە ژێر دەسەڵاتی وڵاتی داگیرکەر و ببنە هۆکاری ڕوودانی 16 ئۆکتۆبر. من زیاتر قسە دەکەم میوانێکی بەڕێزم لەگەڵ دەبێت بەڕێز سەرۆقادر نووسەر و چاودێری سیاسی لە ستۆدیۆی کوردستان 24ەوە لەگەڵم دەبێت. بەڕێز سەرۆقادر بەخێر بێت. یادی ڕۆژێکی تاڵ دەکەینەوە لە مێژووی کووردا 16 ئۆکتۆبر دوای ڕەفراندۆمە سەرکەوتووەکەی هەرێمی کوردستان. زۆر جار باس لەوە دەکرێت ئەو کەسانی کە ئەم ڕووداوایان خوڵقان دەڵێن ئێمە دژی سربەخۆی وەستاینەوە سربەخۆیمان پەک خست. ئایا ئەوەی لە 16 ئۆکتۆبردا ڕوویدا دژی سربەخۆی هەرێمی کوردستان بوو بۆ وەستاندنی و پرۆسەیە؟ ئەوەی لە 16 ئۆکتۆبر ڕوویدا نەکە دژی هەوڵی سربەخۆی کوردستان و هەڵوێستێکی زۆر نانیشتیمانیانە بوو بەرامبەر بە کۆدەنگی خەڵکی کوردستان بۆ بڕیاردان لەسەر چارەنووسی خۆیان کە لە 25 نۆ بە بەرچاوی دنیاوە ڕوویدا نەکەر ئەوە بوو بەڵکو لە هەمان کاتدا نیشانیدا کە کەلێنێکی یەکجار زۆر گەورە کەوتە ناو ڕێزەکانی میلەتی کورد لە کاتێکا کە زیاتر لە هەمیشە پێویستی بە یەک ڕێزی هەبوو. دوای ڕفراندۆم هەرێمی کوردستان کەوتە بەردەم هەڵوێستێکی نێودەوڵەتی کە نەتیجەکانی ڕێفراندۆم بەداخەوە قبول نەکرا ناینە سەر باسکردن لە هۆکارەکانی ئەوە. بەڵام ئەگەر میلەتی کورد بە یەک پارچەی مابایە و هێزەکانی پێشمەرگە لە پارێزگاریکردن لە کوردستانی باشوور وەک ئێوە پێش چەند دەقەیەک ئیشارەتان پێکرد بەردەوام بووایە ئەگەر سربەخۆی کوردستان دابینیش نەبوو بەم زوانە بەڵام هەرێمی کوردستان بە یەکگرتووی دەمایەوە واتە ناوچەکانی کە بە درێژایی تاریخی عێراق لە ژێردەستی عێراقدا بوونەوە دوای 2003 لەو نزیک دوورتری لە ساڵی 1990ەوە لە دەستی عێراقدا مایەوە و نۆعێک لە هاودەنگی نێودەوڵەتیش هەبوو کە هەرێمی کوردستان گچکە بکرێتەوە بەڵام دوای شەڕی داعش و دوای دەوری سەرەکی پێشمەرگە بۆ لە ناوبردنی داعش و هاوپەیمانی هەرێمی کوردستان لەگەڵ هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی بۆ لە ناوبردنی تیرۆر ئەو دەرفەتە بۆ کوردستان ڕەخسا کە بە بێدەنگی لە نەتیجەی شەڕێکی قورسدا هەموو کوردستان بکەوێتە بەردەست دەکرا ئەو دەستکەوتە بمێنێتەوە و هەرێمی کوردستان ئەگەر ئەو هابوایە ئەگەر هاتبایە 16 ئۆکتۆبر ڕووی نەدابایە و ئەگەر سربەخۆیش نەبوو بایە بەڵام ئێستا عێراق و کۆمەلگای نێودەوڵەتی ناچار دەبوون بگەڕێنەوە بۆ مامەڵەکردن لەگە هەرێمی کوردستانێکی یەکگرتووی بەهێز و لە ڕووی اقتصادیەوە دۆڵەمەند. ئەلەو ڕۆوە زەرەرێکی یەکجا زۆر گەورەیەکە لە کوردستاندرا و لەو کاتەوە جارێکی تر برینی دووبەرەکی و ژیاننەوەی ئەو حساسیەتی کە تاریخێکی دوور و درێژی هەیە دەستی پێکردەوە کە تا ئێستاش ئێمە ئەبینین. باشە کەواتە پێتان وایە 16 ئۆکتۆبر بۆچی ڕوویدا؟ ئەو ڕووداوە بۆچی ڕوویدا؟ ئەگەر ئەو بابەتێکی ئەو تانوک و خۆی جێبەجێ بکرا با ئێستا 16 ئۆکتۆبر ڕووی نەدەدا ئەو لایەنانە چیان دەستکەوت؟ خۆی ئەوە نیشانەی ئەوەیە کە جارێ بۆ خۆی کەلێنێک لە سەرکردایەتی سیاسیدا هەبووە بۆیە 16 ئۆکتۆبر توانیوا بە ئاسانی وەکو کودەتایەکی نانیشتیمانیانە هەمیشە کودەتا خراپە بەڵام ئەگەر بە دەستۆیی لەگەڵ بێگانەدا بێ دەبتە کارێکی تێکدەری یەکجا زۆر وێران کرد. ئەوە نیشانەی ئەوەیە کە یەک ریزی دابین نەبوو بوو و دەرفەت دروست بوو بۆ ئەوەی هەندێک لە سەرکردەکانی سیاسی ئینەوەی دووەمی سەرکردایەتی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان لە هەرێمی کوردستان ئەو هەڵوێستە نانیشتیمانیە بگرنەبەر و یەکێک لە بەڵاکانی کە تووشی کوردستان بووە سەرباری ئەو هۆکارانەی کە باسمان کردەوە یەکە جیلی دووەم لە بەشێک لە سەرکردایەتیکردنی حزبەکانی کاریگەری کوردستان هاتۆتە پێشەوە کە لە ڕاستیدا کەفاعەتی سەرکردایەتیکردنی تێدا نییە بەڵام واقعینا لەباری سیاسی لە کوردستاندا ئەم بارودۆخەی دروست کردووە و ئەوەی کە بینیمان لە 16 ئۆکتۆبر نیشانەی نەزانیە نیشانەی نانیشتیمانیە نیشانەی بێتواناییە و نیشانەی پێنەگەیشتوو ئەو بەشە لە نخبەی سیاسی کوردستانی بەداخەوە گەنجی پێنەگەیشتووە کە ئەم زەرە گەورەی لە هەرێمی کوردستان. باش ئەوانەی ئەو ڕووداوانیان خوڵقان چیان دەستکەوت؟ چیان دەستکەوت؟ هیچیان دەست نەکەوت تەنیا ئەوەیە کە وڵاتی خۆیان وێران کرد.
ئینسانی نەزان نوخبەی پێنەگەیشت و بە دوا ئیمتیازدا ناگەڕێ بە دوا وێرانیدا دەگەڕێ هیچ کاتێک لە تاریخدا لە ژیانی میلەتاندا کەسانی نەزان ئیمتیازیان بەدەست نەهێناوە بەڵکو ئەوەی کە نەزانی خۆیان و عقدەکانی ناوخۆیان دەرەژن و وڵاتی خۆیان وێران دەکەن هەموو دیکتاتۆرەکان هەموو ئەوانێکەوە دەست تێکەڵەکەن لەگەڵ دوژمنانی دەرەوە وە کۆتاییان پێدێ لەگەڵ دوژمن و لەگەڵ باری و دۆخی نالەباردا هیچ شتێک بەدەست نایەنن و ئەوە سەرڕێک نییە ئێمە بتوانین بە دوای کەوین. باشە لە دوایەوە ڕووداوانەوە تا ئێستا هەرێمی کوردستان ڕوبەڕووی دژمنکاریەکی زۆر دەبێتەوە گەلە کۆمەکی لە هەرێمی کوردستان هەر بەردەوامە ئایا 16 ئۆکتۆبر لە قەبارەی خۆی ڕووداوە بەو ئاستە گەورە کراوە کە خەڵک ئەو هۆشیاریە پەیدا بکات هۆشیاریە نیشتیمانی و نەتەوەیە ئایا ئەمە بەرنامە ڕێژی و ئامادەکاری کراوە بۆ قۆناغەکانی داهاتوو کە چیتر کارەساتی واڕوو نەداتەوە ئەوە کاتێک بەداخەوە خەتەرەکانی تا ئێستاش بەردەوامن و ئێمە لە ساڵی ڕابردوودا لە مەسەلەی هەڵبژاردنەکانی عێراق و مەسەلەی پۆستەکانی سەرۆکاتی بینیمان چ پەرت و بڵاویەک لە هەرێمی کوردستاندا هەیە کەواتە هۆکارەکانی کە 16 ئۆکتۆبری دروست کرد ئەو هۆکارانن کە پێشدان شەڕی ناوخۆی دروست کرد ئەو هۆکارانن کەوا کوردستانی کردەچەند ئیدارە هۆکارانن کە سەرکردایەتی سیاسی مەحروم دەکاتەوەی کە حەکیمانە بیر بکاتەوە با هەندێک لاش واقع بین بن ئەو هۆکارانە تا ئێستاش بەردەوامن ئەوە کارێک نی ئێمە لە میلەتێکمان بوویەکە کە پەروەردە نەکرابێ بە حکوومەتێکی خاوەن ڕوانگایی وازە لە ماوەی 32 ساڵی ڕابردوودا چونکە یەکگرتووی لە سەرکردایەتی سیاسی کوردستاندا نەبوو و چونکە سەرکردایەتی سیاسی کوردستان لە بەر خلافاتی خۆی پشتیوانی حکوومەتی هەرێمی کوردستان نەبوو تا باشترین نوخبە بێنە پێشەوە و باشترین ڕوانگا بۆ دروستکردنی میلەت لەسەری پێک بێن میلەتان خانم دروست دەکرێن میلەتان هەر لە خۆیانەوە پێ ناگەن میلەتێک ئەگەن نەوەی دوای ڕزگاریەکەی باش پەروەردە نەکرێ زۆر بە زانستی بار نەهێنرێ کە ڕوانگایەکی فێر نەکرێت زۆر واقعی بێ و لە بەرژەوەندی وڵاتەکەی دابێ ئەو یەکگرتووەت بۆ دروست ناکە کە جەنابەت باسی دەکەی و ئێمە ئەو شتەمان تا ئێستاش ناڵێن بە مطلقی بەڵام تا ئێستاش کەممانە بۆیە 16 ئۆکتۆبر ئەگەر بمانەوێت دەرسێکی لێ وەربگرین ئەوەیە کە باش دراسە بکرێ هۆکارەکانی بەنابەر بکرێن بە عەقڵ بە تەفاهم و میلەتی ئێمە زیاتر لە هەمیشە پێویستی بە تێپەڕاندنی برینەکانە بە تێپەڕاندنی شکستەکانە و بە یەکریزی بە ڕوانگای هاوبەش دەکرێت برینەکانی 16 ئۆکتۆبر و لە دەستچوونی 152 خاچ کوردستان تیمار بکرێتەوە. بەڵێ بەڕێز سەرۆقادر و سەر و چاودێری سیاسی زۆر سپاس لە سپاس.